لە قەزای سۆرانیش سەرەڕای ناڕەزایی بەشێک لە مامۆستایان دژ بە سیستەمی پاشەکەوتی موچە بەڵام پرۆسەی خوێندن دەستی پێکردووەتەوە. بۆ قسەکردن لەسەر ڕەوشی خوێندن لە قەزای سۆران و ناڕەزایی مامۆستایان ڕاستەوخۆ لە شارۆچکەی سۆرانەوە کەیفی عەبدوڵڵا سەرۆکیلقی سۆرانی یەکێتی مامۆستایان لەگەڵماندایە. مامۆستا کەیفی سوپاس بۆ ئەم دەرفەتەی کە بێمەتان بەخشی. بە شێوەیەکی گشتی ڕەوشی پەروەردە لە قەزای سۆران چۆنە؟ ئایا دەوام لە ئێستادا دەستی پێکردوتەوە یاخود لەوێش بایکۆت بەردەوامە؟ بەڵێ سوپاس بۆ ئەم دەرفەتەیەوەش. سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام. بێگومان وەکو ڕسمیات دەوام دەستی پێکردووە، بەڵام دەوامێکی بڵێن لە زۆربەی شوێنەکان شلۆخی تێدایە. ئەو داوامی نییە کەوا ساڵانی پێشووتر بەڕێوە ئەچوو. بێگومان مامۆستایان ناڕازینە لەم سیستەمی پاشەکەوتەوە لە شێوازی دابشکردنی موچە و تاخیری موچە و هەروەها پاشەکەوتێکی زۆر مامۆستایان بێگومان دەستیان ڕاوەتە بینەقاقا و بە فەرمانبەران بە شێوەیەکی گشتی و ناتوانن بەم بڕە موچەیە ئەم ماوە درێژە بەم بڕە پارەیە ژیان گوزەر بکەن. بۆیە لە سۆرانیش بە هەمان شێوە شوێنەکانی تر داوام بڵێ داوام وەکو ڕسمیات داوام هەیە، بەڵام گازندە و گلەیی مامۆستایان یەکجار زۆرە. مانای وانییە کەوا بایکۆت نییە یاخود مامۆستایان نەهاتونەتە سەر شەقامیان بە شێوەیەکی ئەوە کەوا داوام هەیە، بەڵام ئەو داوامە لە زۆربەی زۆری قوتابخانەکان بۆ نمونە هەیە دەرسی پێنجەم وانەی پێنجەمی لە قوتابخانە ناڵێتەوە، لە هەندێک قوتابخانە زیاتر بڵێن ئۆف دراوە بە مامۆستایان. لێرەژە سوپاسی بەڕێوەبەرەکانەکەین کەوا لەم کاتشدا بەشێکی زۆر لە بەڕێوەبەرەکان هاوکاری مامۆستایان بووینە، بەڵام بە شێوەیەکی گشتی بڵێن داوام هەیە، بەڵام بەو شێوەی نییە کەوا جێگای ئومێدی پەروەردە بێکەوە لەم وڵاتە پەروەردە بەرەو پێش ببات. زۆر باشە مامۆستا کەیفی، باس لەوە کرد کە مامۆستان ناڕازین لە سیستەمی موچە لەوەی کە لە کاتی خۆیدا موچان پێنادرێت بەڵام داوامیش دەکەن. هۆکارەوەی کە مامۆستان بایکۆتی دەوامیان نەکردووە لەوێ وەکو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین، هۆکار چێ؟ ئایا ئەوان فشارێکیان لەسەر بۆی کە دەوامکەن یاخود ئەوانیش حەز دەکەن کە وەکو مامۆستایانی سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانی بایکۆتی دەوام بکەن تاوەکو مافەکانیان پێدەدرێت؟ بەڵێ بێگومان من لەو بڕوایدا دڵنیام مامۆستایانی پارێزگای سلێمانی و هەڵەبجەش حەز ناکەن کەوا بایکۆت بکەن، بەڵام ناچار کراون کەوا بایکۆت بکەن. لێرەشدا بە هەمان شێوە لەوانەیە جۆری هەبێت هەندێک مامۆستا تا ئێستا بۆ شێوە نەچۆتەوە قوتابخانە پەیوەندی نەکردووە، مامۆستامان هەیە و بە هەمان شێوە مامۆستاش لەوانەیە هەیە بی زەختێکی لەسەر بێت یاخود هۆکارێکی تر هەبی کەوا نەتوانی بایکۆت بڵێ بایکۆت ئەەکەم. ئەگەر نا بێگومان مامۆستایان لە سیستەمەکە لە هەموو شوێنەکان ناڕازین، کەسیان دڵخۆش نینە و پرۆسەی پەروەردەش بەم شێوە بێگومان تاسەر بەڕێوە ناچێت. زۆر باشە. ناڕەزایی مامۆستایان لە قەزای سۆران لە چه ئاستێکدایە؟ ئایا ئەوان دەوامی ڕسمی لە کاتی دەستپێکردنەوەدا ئایا ئەوانیش دەوامی ڕسمی دەست پێ دەکەنەوە لە چەند ڕۆژی داهاتوودا؟ بێگومان دەوام ئەڕوا بەڕێوە، بەڵام شلۆقی هەیە لە قوتابخانە تا قوتابخانە جیاوازی هەیە. قوتابخانە هەیە زیاتر مامۆستایان پابەند یاخود مامۆستایان دەوام مەکەن، بەڵام بە پێچەوانەوە قوتابخانەشمان هەیە تەنها سێوانەی تێدا خوێندنەوە یاخود زۆربەی ڕۆژەکان مامۆستایەکی زۆر لە پشوودایە مامۆستایان یاخود ئەو کاتێکاسن دەرسوانەکاڵێنەوە ئەو شێوەی نییەکەوە جێتمەعی پەروەردە بێت و جێتمەوی پێگەیاندنی ڕۆڵەکانمان بێت. بێگومان بایکۆتکردن ناڵم بە شێوەی ڕسمیکەوە بە شێوەیەکی گشتی بایکۆت ئەکرێ، بەڵام ئەو شوێنەیەکەوە قوتابخانەکان بە شێوەیەکی گشتی تاکتاکە هەیە بەڵێ دەوامەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو بایکۆت بێ وایە، هیچ جیاوازێکی نییە. زۆر باشە مامۆستا لوقمان. مامۆستانی هەولێر و مامۆستانی دووهۆک بەگشتی ئەم سنوورە دەوامی ئاساییان دەست پێ کردوتەوە. ئایا هۆکار چی ئەوان لەگەڵەوەی هەروەکو مامۆستانی سلێمانی و هەڵەبجە ئەوانیش موچان پێنادرێت بەڵام دەوامی ئاسایی خۆیان دەکەن؟
هەروەکو پێشتر وتم هۆکار زۆرن یەک لە هۆکارەکان لەوانەیە زەختیان لەسەر بێت لەلایەنێکەوە یاخود هەندێکیان وا بیر نەکەنەوە هەیە بێگومان هەیە بە هەموو شێوەیەک گەڵێ دەوامەکەم ئەگەر موچە هەبێت و نەبێتەوە هەشە بێگومان ناڕازیە بەڵام ناتوانێت دەری ببڕێت ئەم ناڕازیەتی خۆی شێواز زۆرن کەوا هۆکارەوەی کە مامۆستایان نهاتونەتە سەر شەقام ئەگەر مامۆستایان بێگومان لێرەش ناڕازین. زۆر باشە مامۆستا ئێوە لە ماوەکانی ڕابردوودا بەگشتی یەکێتی مامۆستان و هەروەها مامۆستان چەندین ڕێکخراویان دروست کرد بۆەوەی کە مافەکانی خوان لە حکوومەتی هەرێم وەربگرن. ئایا ئێوە هیچ ئومێدێکتان بەو بایکۆتکردانەی خوێندن هەیە کە لەلایەن بەشێک لە مامۆستان لە پارێزگاکان و هەروەها بەشێک لە قەزا و ناحیەکانی هەرێمی کوردستان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە؟ ئایا پێتان وایە ئەم بایکۆتە ببێتە هۆی ئەوەی کە حکوومەتی هەرێم مافەکانیان بۆ دابین بکات؟ بەڵێ ئێمە وەکو یەکێتی مامۆستایان پشتگیری هەموو هەوڵە مەدەنیەکانەکەین بۆ داواکردنی مافەکانی مامۆستایان. بێگومان موچەش سادەترین مافی مامۆستایانە. ئەو هەوڵانە کەوا لە پێشتر دراون لە بایکۆتکردن و گرتبوونەوە خۆپیشاندانەکان بەداخەوە حکوومەتی هەرێم زۆر خەمساردە لەو ڕووەوە هەتا ئێستا گوێ لە مامۆستایان ناگرێت تاکو ئێستا وەڵامی یادداشتەکانی ئێمەیان نەدایتەوە یادداشتی ئەو پرۆژانەیان وەڵامی ئەو پرۆژانەیان نەدایتەوە کە ئێمە پێمان داون وەکو یەکێتی مامۆستایان بۆ چاکردنی بژێوی ژیانی مامۆستایان. بێگومان حکوومەت وەکەوەی کەوا ئەو بەیاننامە و ئەو خۆپیشاندان و ئەو بایکۆتکردنە لەگەڵ حکوومەتی هەرێمی هەر نەبێت لە شوێنێکتر بێت ئەبینین کەوا هەرگیز وەڵامی کەس ناداتەوە نەگەوانی بایکۆتیان کردێ و نە ئەوانەی دەوامیش دەکەن هەموو لایەک بەساردی بەڕاستی زۆر بە خەمساردیەوە تەماشایان دەکات. کەواتە حەل چییە بەڕای ئێوە؟ بەڕای ئێوە مامۆستان بستنەوە هۆڵەکانی خوێندن یاخود بایکۆتی دەوام بکەن بۆ پێی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد کە حکوومەتی هەرێم مامۆستان ئەگەر بێت و بایکۆت بکەن و بایکۆت نەکەن وەڵامی مامۆستان هەر ناداتەوە؟ وەڵا بێگومان قوربانی یەکەم قوتابی خۆشەویستەکانن بە ڕێژەی یەکەم چونکە حکوومەت پاچی نییە حکوومەت بەش زۆری ئەوێ ئەم میلەتە بەرەو نەخوێندەواری بچێت بۆیە وەڵامی ئەو داواکاری مامۆستایانش ناداتەوە. ئەگەر تا ئێستا دەبوایە وەڵامی ئەو هەموو بایکۆتە و ئەوە بینی یونسکۆ ئای ناسووتی بەریتانی ئەوانە هەمویان ئاگادارن هەموو ئەو ئیتیحادی مامۆستایانە داوایان لە حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمیش کردووە کە بە دەم داواکاری مامۆستایان بچن و کەوا کێشە و گرفتەکانیان چارەسەر بکەن. بەڵام ئەبینی تا ئێستا حکوومەت زۆر بەخەمساردیەوە لە تەنها داوا ئەکات ئەپارێتەوە ئەڵێ داوا ئەکەن مامۆستایان بچنەوە سەر وەکو داواک ڕەجاکردن پاڕانەوە کەوا مامۆستایان بچنەوە سەردەوام لە کاتێکدا ئەو بەڵێنەی پار ئەم کاتە خودی جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری پەروەردە بە ئێمەیان داوە جێبەجێ نەکراوە. ئەو بەڵێنەیەکەوە مانجی دوو سەرۆکی حکوومەت بە یەکێتی مامۆستایان و کۆمەڵێک لە مامۆستای تری بەڕێز و سەرۆکی زانکۆکانیش ئامادە بوون ئەو بەڵێنانەی هیچیان جێبەجێ نەکردوون. تەنانەت خودی سەرۆکی حکوومەت وتی پێم ناخۆشە بڵێن نیوموچە لەبەرەوەی هەر کاتێک پارەمان تەکمیلە بوو هیچ وەزارەتێک کە دابەش ناکرێت تا ئەو نیوموچەی مانجینەوە. بەڵام بەداخەوە ئەبینین ئەوە نزیکەی ساڵێکە بەسەردا ئەو وادەی ئەسوڕێتەوە بەڵام ئەم موچێ و ئەم بەڵێنە و هەموو بەڵێنەکانی تریشیان دیار نییە و وەکو کەفی سەرا وەکو بڵقی سەر ئاو لێ هاتوو بێ بەڵێن دەرچوون. زۆر باشە باست لە پارانەوە کردوێنێ وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم داوای لە مامۆستایان کرد و وەوتی لێتان دەپارێمەوە کە دەوامی فەرمی دەست پێ بکەنەوە. ئایا پێتان وایە کە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا ئێوە پێتان وایە کە بە پارانەوە دەست پێ دەکاتەوە؟ وەڵاهی ئەوەش نازانم شێوازێشتری داواکردنە هەندێک زۆر ئەو دوعاژدا هەندێک کەس دەوانێت ئەو پارانەوەی قبولی کەنەوە هەندێک کەسش قبولی نەکەن. بەڵام وە چاوەڕوانی ناکەم کە
ئەم کێشە بۆ شێ چارەسەر بکرێت و یاخود کێشەکە بە ئاخارێکی سیاسی بدرێت و داوا لە لایەنە سیاسیەکان بکات کەوا مامۆستایان داوا لە مامۆستایەکان بکەن بچنەوە هەوڵەکانی خۆی چونکە بەشێکی زۆری مامۆستا لەوانەیە ئینتیمای بۆ هیچ دایانێکی سیاسی نەبی کاتێک ئینتیماش بۆ لایەنی سیاسی نەبی لەوانەیە بەگوێ ئەم لایەنە سیاسیانە نەکات. بۆ بەڕێز کەیفی عەبدوڵڵا سەرۆکیلەقی سۆرانی یەکێتی مامۆستایان کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانت.